وەک وەفایەک بۆ ماندووبوونی مامۆستاکانتان تکایە بفەرمونون هەستنە سەرفێ تاکو و تەشریف بێنە ژوورەوە. دامەنیشن ببورن خوێندکاران جارێ دامەنیشن ببورن فەرموو. هەموو لایەک بەخێر بێن. بەخێر بێن. مامۆستایان و خوێندکارانی عزیز، مراسیمی دەرچوانی خولی یازدەهەمینی زانکۆمان بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز کاک بینەر تەها با بفەرمێت. أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلى الرحمن على العرش استوى له ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى وإن تجهر بالقول فإنه يعلم السر وأخفى الله لا إله إلا هو له الأسماء الحسنى وهل أتاك
يأتيكم منها بقبس أو أجد على النار هدى فلما أتاها نودي يا موسى. زۆر سپاس بۆ مامۆستا بینەر. خوێندکاران و مامۆستایانی ئازیز، بەڕێزەوە دەوەستین بۆ سرودی نیشتیمانی ئەیڕەقی و مارشی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. فەرموون. بيامي دوزر برزا اقرأ دروش مو رمزة اقرأ دروش مو رمزة آوای زانستی تویا بودنی واشتویا ایمی فرواز خوینکار یبردم پروردگار یبردم پروردگار پیمان دید بملت شکاو بی آواکت پیمان دید بملت شکاو بی آواکت پیمان دید پیمان دید پیمان با خزمتی کردستان کار بکەین با دڵوجان با خزمتی کردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشان بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕە دروشم و ڕەمزە ئیقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن. زۆر سپاس بۆ هەمووان. فەرموون. بەڕێزان، ئێستاش بفەرموون بۆ وتاری لیژنەی ئامادەکاری مەراسیمی 11هەمین خولی دەرچوان لەلایەن پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئەحمەد حەمەغەریب با بفەرمێت. بەناوی خوای گەورە و مێهرەبان، بەڕێز سەرۆکی زانکۆ، بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی زانکۆ، مامۆستایانی قەدرگران، خوێندکارانی ئازیز و خۆشەویست، بەناوی لیژنەی باڵای ئاهەنگی دەرچوانەوە جوانترین و ڕازاوەترین و گەرمترین پیرۆزباییتان ئاراسە دەکەین وەکو پۆلێکی تری خوێندکارانمان دوای 4 ساڵ 5 ساڵ لە هەوڵ و ماندووبوون و کۆششتان. ئەمڕۆ کاتی ئەوەیە بەرهەمی ڕەنجی خۆتان وەرگرنەوە و ببنە خاوەنی بڕوانامەی بەکالۆرێس لە پسپۆڕەکانتانە. لە زانکۆیەک هەمیشە پێشەنگە بە هەوڵ و ماندووبوونی مامۆستایان و فەرمانبەران و پلان و ئاڕاستەکردنی هەردوو ئەنجومەنی سەرۆکایەتی و ئەنجومەنی ئەمیندارەتی زانکۆ. بەڕێزان، زۆر خۆشحاڵین و شەرەفمەندین ئەم ئاهەنگەمان بۆ ساز کردوون. خوێندکارانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی جێگای باوەڕ و متمانن لە کۆمەڵگادا. سەرەڕای خراپی بارودۆخی ئابووری و کەمی دەرفەت لە بازاڕی کاردا ڕێژەیەکی باشی خوێندکارانی زانکۆکەمان هەلی کاریان بۆ ڕەخساوە و کارەکەن و ئێستاکە جێگای تەقدیرن. هەروەها نمونەی دیار و سەرکەوتون بوونەتە مایەی شانازی بۆ ئێمە و خۆیان و خانەوادەکانیان. هیوادارین ئێوەی بەڕێزیش هەر هەمووتان دەرفەتی کارتان بۆ بڕەخسێ. بەڕاستی ئێوە شایستەی ئەو جێگایەن کە خۆتان و خانەوادەکانتان و مامۆستایانتان ئاراستەی کردوون بۆ ئەم ڕۆژەی کە پێی گەشتوون. دووبارە پیرۆزبایی گەرمتان ئاراسە دەکەین.
سەربەرز بن، سەرکەوتوو بن، بەختەوەر بن. زۆر سپاس. زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد حەمەغەریب. بەڕێزان، ئێستاش بفەرمونون بۆ وتاری بەڕێز سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید با بفەرمێت. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، ئازیزان خوێندکاران و قوتابیانی دەرچوو 11مین خولی زانکۆ، بەڕێزان سڵاوتان لێبێت. سەرەتا بە ناوی خۆم و سەرجەم ئەندامانی ئەنجومەنی زانکۆ و ستافی زانکۆ لە مامۆستایان و کارمەندان جوانترین و گەرمترین پیرۆزباییتان ئاراستە دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. لە ڕێگەی ئێوەشەوە ڕێز و سڵاو دەگەێنینە خانەوادەی بەڕێستان کە هەمیشە چاوەڕوانی ڕۆژێکی گەشی وەک ئەمڕۆیان بۆ ئێوە کردووە. خوێندکاران و قوتابیانی خۆشەویست، ئێمە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەمیشە لە خەمی ئەوەدا بووین کە سەرجەم پێداویستیەکانی خوێندن دەستەبەر بکەین بۆ ئێوەی ئازیز تا بتوانن بە پێی پسپۆڕیەکانتان خزمەت بە کۆمەڵگاکەمان بکەن. لەم ڕوانگەیەوە زانکۆی گەشەپێدانی مرۆیی چەندین کاری بە ئەنجام گەیاندووە. لەوانە یەکەم زانکۆ بووە لەسەر ئاستی زانکۆ تایبەت و حکومیەکان کە بەدەم داواکاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوە هاتووە و بۆڵۆنیا پرۆسێسی جێبەجێ کردووە. ئەمڕۆژ ئێوەی ئازیز 4 ساڵی خوێندنتان بەو سیستەمە تەواو کردووە. هەروەها زانکۆ جگەر لە نامەیەک تێگەیشتن لەگەڵ زانکۆکانی ناو و دەرەوەی هەرێم ئەم ساڵ متمانەی نێودەوڵەتی ڕێکخراوی ئەسیکی بەدەستێناوە بۆ سەرجەم پرۆگرامی خوێندن لە بەشەکانی زانکۆ کە ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی متمانە پێکراوی نێودەوڵەتیە. ئازیزان، زانکۆ بە بەردەوام لە خۆنێکردنەوەدایە چ بە ئەنجامدانی کۆنفرانسی نێودەوڵەتی و پانێڵ و وەرکشۆپ و خوول بوو بێت یان بە بڵاوکردنەوەی توێژینەوەی ئازبەرز لە گۆڤارە نێودەوڵەتیەکاندا، ئەویش لە ڕێگەی تیمی مامۆستایانی زانکۆ یان بە هاوبەشی لەگەڵ مامۆستایانی زانکۆکانی تر لە ناو و دەرەوەی وڵات. هەروەها لە پێناو پاراستن و دۆکمنتکردن و ساختکردنەوەی دەستنووسی زانایانی کورد کە سامانی کلتوریمانە یەکەی دەستنووسمان کردوتەوە لە زانکۆ. هەر پەیوەست بە پرۆسەی خوێندن و بواری پەیوەندی زانکۆ لەگەڵ زانکۆکانی دەرەوەی وڵات. زانکۆ هەنگاوی گەورەی ناوە لەگەڵ زۆر لە زانکۆکانی وڵاتاندا و ئاڵوگۆڕی مامۆستا و خوێندکارمان ئەنجام داوە. هەر لەم چوارچەوێدا پۆلێک لە خوێندکارانمان سەردانی زانکۆکانی وڵاتی تورکیا و ئێرانیان کردووە و ماوەی چەند هەفتەیەک خولی زانستی و ئەکادیمیان ئەنجام داوە. ئەمە جگەل لە بەشداری مامۆستایان و خوێندکارانمان لە بەرنامەی زانکۆکانی ئەوروپا لەوانە پرۆگرامی ئیراسمەس پڵەس. ئامادەبوانی بەڕێز، پاش ئەوەی زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە لووتکەی زانکۆ ئازبەرزەکانی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ جاری سێم پۆلێن کرا، وەزارەت وەک ڕێزلێنانێک بڕیاریدا لە زانکۆکەمان خوێندنی باڵا بۆ ماسەر بکرێتەوە لە ساڵی خوێندنی 2018-2019 بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سلێمانی و ئێستا زۆربەی زۆریان ئەو خوێندکارانە خوێندنی ماستەریان تەواو کردووە. خوێندکاران و قوتابیانی خۆشەویست، زانکۆکەتان وەک تاکە زانکۆی تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی ڕێکەپێتراوە بەکردنەوەی خولی ڕاهێنانی پێداگۆجی و پەرەپێدانی ئەکادیمی بۆ هەڵگرانی بڕوانایی ماستەر و دکتۆرا بۆ ئەوەی بڕوانامەی وانەوتمان پێ ببەخشێت و بتوان لە زانکۆ و پەیمانگا حکومی و تایبەتەکاندا وانە بڵێنەوە. شایانی باسە زانکۆکەتان لە سەرکەوتنی ئەم پرۆسەیەدا هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کردووە بۆ بەشداریکردنی زانکۆ حکومیەکان. ئەمە سەرڕای ئەوەی زانکۆ لە بودجەی خۆی چەندین مامۆستای نادە دەرەوەی وڵات بۆ ئەم خولە. جێی خۆیەتی لێرەدا زۆر سپاسی خاوەنی زانکۆ جەنابی پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی بکەین کە هەمیشە و بەردەوام پشتیوانی مادی و معنەوی زانکۆیە و ئەو پشتیوانی بەڕێزیان بەرز دەنرخێنین. لە کۆتاییدا جارێکتر سوپاستان دەکەم و پیرۆزباییتان ئاراستە دەکەم بە هیوای ئەوەی هەنگاوەکانی سەرکەوتنتان بەردەوام بێ. زۆر زۆر سوپاس.
زۆر سوپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. بەڕێزان، ئێستاش کاتی سوێند خواردنی خوێندکارانی دەرچووە. با بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر هیوا ئەبوبەکر یاریدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگێڕی و دارایی با بەڕێزیان بفەرمێت. داوا لە خوێندکارانی بەڕێز دەکەین هەستنە سەر پێ بۆ سوێند خواردن. سوێن دەخۆم لەگەڵ بەخوای گەورە بیڵێنەوە بمبورن لەگەڵ کاک دکتۆرا بیڵێنەوە. سوێن دەخۆم بەخوای گەورە دڵسۆز بم بۆ کوردستان ئەمەکدار بم لە کار و پیشەمدا لە پێناو بەدیهێنانی ئامانجی گەلەکەم هەوڵ بدەم کار بکەم بۆ پێشخستنی وڵاتەکەم. دەستان خۆش بە سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هیوا ئەبوبەکر یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگێڕی و دارایی. بەڕێزان، ئێستاش داوا دەکەین لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بۆ پێدانی بڕوانامەی دەرچوون بە خوێندکاران. با بەڕێزیان بفەرمێت. سەرەتا داوا دەکەین لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کەنعان حەمە غەریب ڕاگری کۆلێژی یاسا و ڕامیاری بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە بە دەرچوانی کۆلێژی یاسا و ڕامیاری لە بەڕێز سەرۆکی زانکۆ. فەرموو. خوێندکارانی بەڕێز هەستنە سەر پێ. جارێ بەسکۆ تەنها کۆلێژی یاسا بمبورن. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتانە ڕاوەستاون هەموو پێداویستەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆسیان لە پسپۆڕی یاسا دیبلۆماسی و پەیوەندیە گشتەکان تەواو کردووە. داواکارم لە بەڕێزتان کە ڕەزامەندی بفەرمونون بڕوانامەی بەکالۆریۆسیان پێ ببەخشن لە پسپۆڕەکانیاندا. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی یاسا و ڕامیاری ئاماژە بە تەوەری دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە 1 لە 12/9/2022 ئەنجومەنی زانکۆ بەپێی ئەو دەسەڵاتەی پێماندراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس بە دەرچوانی بەشی یاسا و دەرچوانی بەشی دیپلۆماسیەت و پەیوەندیە گشتیەکان لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوت جیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت پیرۆستان بێت. بەپێی ئەو ڕیزبەندیە کە ناوەکان دەخوێنینەوە داوا دەکەین لە خوێندکارانی کۆلێژی یاسا و ڕامیاری بفەرمون بۆ سەر ستەیج بۆ وەرگرتنی بڕوانامە. ئامێز عەبدوڕەحمان، کەوسەر شێرزاد، کەوسەر شێرزاد، زەینەب عومەر، شایی نەورۆز، ڕۆڤان عەبدوڕەزا، دۆستی سامان، کاڵێ واحید، ناز هێرش. باش چاوەڕێ بکەن. ناز هێرش، خەڵات ئەحمەد، کانی یاسین، ئیمان ئەحمەد، شاگوڵ ئاکۆ، سۆما جەزا، نور سەلام، شاتوو بەرزان، ئاغا محەممەد، سایە ئیبراهیم، ڕۆژە ئیبراهیم، یانا کارزان،
ئەوین جەمال، کاڵێ فەرەیدون، بوژان ئامانج، لاوکۆ یەحیا، شارۆ محەممەد، شارۆ محەممەد، سۆما زیاد، ئەرکان قارەمان، باخچە هیوە، دیە ڕۆژگار، شارۆ شکار، بەشی دیبلۆماسیەت و پەیوەندیە گشتیەکان، ڕۆژنا سەردار، مەرزیە عەبدوو، ئەلفی سیروان، شیاو بابە، دێرێ دلێر، لاڤین حەسەن، میران سالم، ئالان بەختیار، گۆڤەند ڕزگار، سیڤەر فەخرەدین، شنیار ئەنوەر، لەنیا لوقمان، ئاڤان یادگار، سیڤەر سەعید، شنیار جەلال. زۆر سپاس بۆ ڕاگری کۆلێژی یاسا و ڕامیاری دکتۆر کەنعان حەمەغەریب. داوا لە بەڕێز پرۆفیسۆر یایدەدەر دکتۆر سۆهیب مستەفا دەکەین بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە بە دەرچوانی کۆلێژی زمان لە بەڕێز سەرۆکی زانکۆ با بەڕێزیان بفەرمێن. دەرچووە خۆشەویستەکانی بەشی زمانی ئینگلیزی هەڵسنە سەر پێ زەحمەت نەبێ. ئەها ماشاءالله. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتانە ڕاوەستاون هەموو پێداویستەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکەلۆریۆسیان لە پسپۆری زمان و ئەدەبی ئینگلیزی تەواو کردووە. داواکارم لە بەڕێزتان کە ڕازەماندی بفەرمونون بڕوانامەی بەکەلۆریۆسیان پێ ببەخشن لە پسپۆریەکەیاندا. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زمان ئاماژە بە تەوەری دووەم لە کۆنووسی کۆبوونی ژمارە 1 لە 12 نوێی 2022 ئەنجومەنی زانکۆ بە پێی ئەو دەسەڵاتەی پێماندرا بڕیارماندا بە بەخشینی بڕوانەی بەکالۆریۆس بە دەرچوانی بەشی ئینگلیزی لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوو جیاوکانەی ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێت. پیرۆزە. داوا لە دەرچوانی کۆلێژی زمان دەکەین بە پێی خوێندنەوەی ناوەکانیان بفەرمونون بۆ وەرگرتنی بڕوانامە. ڕسول حامد، ڕەنوو ساماڵ، ئاشنا عوثمان، میر عادل، کۆژین ئەکرەم، محەممەد فاضل،
مینا هیوا، لالە سیروان، لاوین کەمال. ڕاز ئیسماعیل، ڕاڤین ڕزگار، ڕوخسار واحد. ڕوخسار واحد، ڕەهەند سامی، ئەحمەد محەممەد. مريم عامر، محمد إبراهيم، بيزا راستگۆ. بانو هندرين، عائشة أيهم، كاشما عبد الله. بینایی غەریب، هیران ئەنوەر، ژیر ئەحمەد، لاڤە جەمال. محەممەد مەجید، ڕەوا ئەرکان، نڤین ناسح، زەینەب ئاسۆ. بوار بەختیار، کۆژین ئازاد، کەژێ ئاوات. جوانە صدیق، لەنیا دارا، سارا محەممەد. زانیار فایق، سارا فارس، ڕەنج دلێر. سیما یوسف، سەدا محەممەد، دالیا شوان. کاڵێ سوارە، ڤاری دلێر، هاجرە خالد. لانە ڕزگار، ڕۆزا خەسرە و شاد ئومێد. خوشکان ڕەزا، شەیما عوثمان، جێژوان نەجیب. هێلین دەرسیم، شنیار عوثمان، شاتوو شۆڕش. دیانە سەباح، بەهرە مەحموود، ژیمان میقداد، بۆتان ئاوات، ئیسرا ئەمیر. ڕۆژیار کەمال، ڕۆزا مەحموود، ڕاوێژ مەحێدین. جەنات
نەجمەدین، دیە یاسین، تانیا هیوا، ژوان تەها، شاتوو سیروان، جوانە سەلام، ئارام عیسام، ئۆسکار هاوار. یادگار و خۆت لێرا بوو هەموو کوریەکان دۆستە. زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر سۆهەیب مستەفا، ڕاگری کۆلێژی زمان. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر موزیر شەعبان، ڕاگری کۆلێژی زانست و تەکنۆلۆژیا دەکەین بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە بە دەرچوانی کۆلێژی زانست و تەکنۆلۆژیا. زانستی علوم و تەکنۆلۆژیا هەستنە سەر پێ کۆلێژی زانست و تەکنۆلۆژیا ببورن. السيد رئيس الجامعة المحترم، الطلبة الواقفون أمامكم قد أكملوا متطلبات شهادة البكالوريوس في علوم الحاسوب وتكنولوجيا المعلومات. أطلب من جنابكم التفضل بالموافقة على منحهم شهادة البكالوريوس كل حسب اختصاصه مع التقدير. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زانست و تەکنۆلۆژیا ئاماژە بە تەوەری دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە 1 لە 12 2022 ئەنجومەنی زانکۆ بەپێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامی بەکالۆریۆس بە دەرچوانی بەشی زانستی کۆمپیوتەر و دەرچوانی بەشی تەکنۆلۆژیای زانیاری لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوو جیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێت. پیرۆزە. خوێندکاران زانست و تەکنۆلۆژیا بەپێی ڕیزبەندی ناوەکانتان بفەرمونون بۆ وەرگرتنی بڕوانامە. ڕەوا محەممەد سەعید، محەممەد عەدنان حاجی، محەممەد عەلی، ئەمیر عوسمان، کۆژینا ڕزگار، سەردەم سالار، دیاری جەمال، ساکۆ دڵشاد، محەممەد عەبدوسەمەد، ساکار جەمال. بەڵند عارف، لۆلاف عەبدولعەزیز، نڤار هاوژین. نڤار هاوژین، بەڵێن محەممەد، ڕەنج محەممەد، هەنار ئەحمەد، عەلی عیسمەت، بانوو تەها، ئارا گۆران، هاوار سامی، ڕێژوان عەلی، ئەحمەد عەلی، هەریاد جەبار، یاد ڕزگار، ئەحمەد دانا، دانیار کەریم، داریان کەریم، ژیار حەسەن، باوان ئاراس، پێشەنگ لەتیف،
شاگوڵ شێرزاد لیڤۆ دەشتی داوا لە سەرجەم خوێندکارانی بەڕێز دەکەین تکایە نەچنە دەرەوە هەتا کۆتایی مەراسیمەکە تکایە لوتف بفەرموون لە شوێنی خۆتان دانیشنەوە دوای وەرگرتنی بڕوانامە هەمووی ناخوێن فرمو 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 زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر موزیر شەعبان ڕاگری کۆلێژی زانست و تەکنۆلۆژیا. ئێستاش داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر موحسین ئیبراهیم ڕاگری کۆلێژی کارگێڕی و ئابووری دەکەین بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە بە دەرچوانی کۆلێژی کارگێڕی و ئابووری لە بەڕێز سەرۆکی زانکۆ. خوێندکارانی کۆلێژی کارگێڕی و ئابووری بفەرموون هەستنە سەر پێ. فەرموو. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان ڕاوەستاون هەموو پێداویستیەکانی بەدەستێنانی بڕوانامەی بەکارهێنانیان لە پسپۆڕی زانستی دارایی و بانک کارگێڕی کار ژمێریاری تەواو کردو. داواکارم لە بەڕێزتان ڕزامەندی بفەرموون بڕوانامەی بەکارهێنانیان پێ ببەخشن لە پسپۆڕەکانیاندا. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی کارگێڕی و ئابووری ئاماژە بە تەوەری دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە 1 لە 12/9/2022 ئەنجومەنی زانکۆ بە پێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکارێز بە دەرچوانی بەشی ژمێریاری و دەرچوانی بەشی کارژێڕی کار و دەرچوانی بەشی زانستی دارایی بانک لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوو جاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێت. پیرۆزم. بەپێی ڕیزبەندی ناوەکان بفەرموون خوێندکارانی کۆلێژی کارگێڕی و ئابووری بۆ وەرگرتنی بڕوانامەکانتان. فەرەیدون ئەحمەد، مەنال جوێر، جاندا کیلال، ئاریانا فائق،
فرو محمد هنكو ريناس بكر ميران علاء وريا أبو بكر سيروان محمود هاوكار هاشم هيفيدار شعبان لافا طارق حنين نزار محمود جوير حسن خشمان آية الرياض عذراء سالم برافدا فريات دارا محمود آية علي دشني جلال پەیام کەریم باکۆ ئاوات هەست پشتیوان زنار ئاوات سیڤا یادگار بڕیار ئاسۆ فەیحە غانم ئاسوودە ئەبوو بەکر ئیمان عیرفان لەنیا دڵشات أمام نصر الدين نسايم إحسان هيمن مصطفى رباز عز الدين حسين مؤيد كجان أكرم شنيا عمر شاناز مهدي لانا صامال نفين علي أسامة دلشات شورش صالح خوێندکارانەی بڕوانامە وەردەگرن مەرج نییە بە پێوە بن ئەتوانن دانیشن فەرموون
نعود نخوێنەوە. فەرموون. زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محسین ئیبراهیم ڕاگری کۆلێژی کارگێڕی و ئابووری. کۆتا کۆلێژ داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ساڵح ئەحمەد ڕاگری کۆلێژی زانستە تەندروستیەکان بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە بە دەرچوانی کۆلێژی زانستە تەندروستیەکان لە بەڕێز سەرۆکی زانکۆ با بەڕێزیان بفەرمێ. داوا لە خوێندکارانی کۆلێژی زانستە تەندروستیەکان دەکەین هەستنە سەر پێ. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەو خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان ڕاوەستاون هەموو پێداویستیەکانی بەدەستێنانی بڕوانامەی بەکالۆریۆسیان لە پسپۆڕی زانستی تاقیگەی پزیشکی تەواو کردووە. داواکارم لە بەڕێزتان کە ڕەزامەندی بفەرمونون بڕوانامەی بەکالۆریۆسیان پێ ببەخشن لە پسپۆڕەکەیاندا. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زانستە تەندروستیەکان و ئاماژە بە تەوەری دووەم لە کۆنووسی کۆبنەوەی ژمارەیەکی 12/9/2022 ئەنجومەنی زانکۆ بە پێی ئەو دەسەڵاتەی پێماندراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس بە دەرچوانی بەشی زانستی تاقیگەی پزیشکی لەگەڵ پێدانی هەموو ئەو ماف و جیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت پیرۆستان بێت. پیرۆزم. خوێندکارانی کۆلێژی زانستە تەندروستیەکان بەشی تاقیگەی پزیشکی داواتان لێ دەکەین بەپێی ڕیزبەندی ناوەکان بفەرمونون بۆ وەرگرتنی بڕوانامە. ماشاءالله زۆریشن. ئەیمەن مەجید، هۆنیا حەمە، لانیا نەجیب، هاڤین فواد، شانیا ڕەحمان، شاد ئیسماعیل، بانوو عەتا، محەممەد طالب، ئامێز نەوزاد، پرژە جەزا، واروین عیسا، شێوە عەبدوڵڵا، کاڵێ ستار، نما ئەبوو بەکر، بەڕێز ڕەحمان، لالە کارزان، کانی ڕێبوار، پەسەن محەممەد، ڕۆژیار مستەفا.
سارا أبو بكر، لوزان نوزاد، سوزيار حسن، ألند بدران، أرشنگ أركان. لنيا حسين، حنان كامران، زينب ثلاج، سوزان بايز. دانيار دياري، داليا بختيار، رزقار محمود، أوين أرسلان، سوزيار محمد. لافة جلال، نيغان نريمان، إحسان بكر، سافو سالار، روا محمد. روزا برزان، نيغا ياسين، دابان عثمان، شپۆل نەوشیروان. لێرە چاوەڕێ بکەن تاکو کاکەیوان پێتانەڵێت. داریان فاروق، شنگا عبدالرحمن، تارا عبدالرحمن، ريان عبدالقادر. شاتو آسو، ڤینا هەڵکەوت، گەشبین ئیدریس، نەریمان جەمال. شراخان أنور، أسماء عادل، شنگ هلال، سهند عبدالرحمن، زريان علي، هوگر أميد، روزا شيرزاد.
نیان مصطفى، فانیا ظاهر، فانیا کاروان، شارۆ فریاد، شاد محەممەد. شنیار جەبار، ماریا ئەحمەد، محەممەد ڕەفعەت، نڤار جەلیل. هانۆ برهان، هێلان هوشیار، دیدەن دارە، دیدەن لەطیف، سارە ئاراس. بهرة محمد، سوز علاء الدين، لينا آزاد، آريا برزان، محمد عبد الله. سايا هيوا، سوما لقمان، بلال رسول، لافا يوسف، بيام تحسين. لانة هيوا، أحمد عباس، دشنة أمير، ميران عمر، محمد هيوا. چاوەڕێکەتە لەنیا محەممەد، لاس بەختیار، زنار عوثمان، نەردین کاوە، فریاد نزار. سيوان كريم، شاد أنور، حمرين محمد، هاجة نجم الدين. خوێندکارانی ئازیز، ئەگەر بڕوانامەتان وەرگرتووە دانیشتن سوپاستانەکەین. ڕەیان ئاری، سایە ئەمیر، ڕێنەر عومەر، نەوا عەباس، فریاد نزار، زنار عوسمان، سۆما لوقمان.
سۆما ئازاد، نارین کاوە، ساڤۆ سالار، شاگوڵ ئاسۆ. با یەکێک بێنە سەر ستەیجەکە کاک پەیوەنگە. محمد عبدالله، ڕەیان جەبار، محەممەد فارس، شارۆ فریاد، ئەحمەد مەجید. لیڤار تاهر، شەنگە شوانە، سینەم فواد، لەنیا ئازاد، کەژان محەممەد، ئیمان تاڕق.